سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەشەکەم. ئەم ێوارەیە قسە دەکەم لەسەر ئەو پزیشکانەی کە دەرچووی 2023 بۆ 2024ن ئەمڕۆ خۆپشاندانێکیان ئەنجامدا داوای دامەزراندن دەکەن. کە هەموو ساڵێک پزیشکانی گشتی لەبەر پێداویستی نەخۆشخانەکان دادەمەزرێن. بەڵام ئەم ساڵ 1970 پزیشک تاوەکو ئێستا چارەنووسیان دیار نییە کە دادەمەزرێن یاخودنا. هەرچەندە من زانیاری مۆرگرتووە لە هەموارکردنەوەی یاسای بودجەی ساڵی 2025 هەروە لەگەڵ ئەو دانوستانانەی نێوان هەرێم و بەغدا قسە کراوە لەسەرەوەی کە ناتوانرێت لەم ساڵیشا هیچ دامەزراندنێ بکرێت، چونکە بودجەکە سابتە و ناتوانرێت هیچ گۆڕانکاریەکی تێدا بکرێت. بەڵام وەک خۆیان دەڵێنەوان چەندین جار لەگەڵ لایانی پەیوەندیدارە قسەیان کردووە بۆ ئەوەی دەرگایەک بکرێتەوە بۆ دامەزراندنیان. من ئەمڕۆ لەسەر ئەم تەوەرە گفتوگۆ دەکەم لەگەڵ نوێنەری پزیشکان لە هەولێری پایتەختەوە دکتۆر شکۆ شێرکۆ، نوێنەری پزیشکانی دانەمەزراوی هەولێرم لەگەڵ دەبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ زۆر بەخێر بێ. هەروە لە ستۆدیۆش دکتۆرە ژیلیا عوسمان، نوێنەری پزیشکانی دانەمەزراوی سلێمانیم لەگەڵ دەبێت. دکتۆرە زۆر بەخێربێ. هەروە لەگەڵ دکتۆر ژیار عوسمان، نوێنەری پزیشکانی دانەمەزراوی گەرمیان، ئەویش لە ستۆدیۆ میوانمە. جەنابشتان زۆر بەخێر. با بچین هەولێری پایتەخت لەگەڵ دکتۆر شێرکۆ قسە بکەین. دکتۆر شکۆ عەفوو، ئەو شێرکۆ شکۆیە نییە لە یەکۆ نزیکە من ئەگەر لێم تێکچێت جاجار ببوورە. ئەگەر پێم بڵێ ئێوە لەبەرەوەی کە نزیکن لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی لە هەولێری پایتەخت دانیشن، دوامین زانیاریم پێ بێ لایانی حکوومەتی هەرێمی کوردستان چی دەڵێ دەربارەی دامەزراندنتان؟ ئەمڕۆژ خۆپشاندانتان کرد، ئایا پەیامەکە گەیشتووە؟ جوابی ئەوان چییە بۆ ئێوە؟ فەرموون. سڵاو لێ بێ کاک سامان، دەستەکان خۆش بێ. ڕاستەکە ئێمە کە داژنامەکانمان بڵاو کردەوە بە فەرمی دانیشتین لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی، وەروە پەیامەکەشمان گەیان بە ئەنجومەنی وەزیران لە ڕێی سکرتێری ئەنجومەنی وەزیرانەوە. یعنی ئێستا دڵنیاین پەیامەکانمان گەیشتووە هەم بە وەزارەتی تەندروستی و هەم بە ئەنجومەنی وەزیران. ئەوەی ئەوان پێیان گوتین، تەبەن ئێمە کەیشەکانمان کردووە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەت کردومانە، لەبەرەوە لەسەر داوای ئەوان چاوەڕێمان کرد تاکو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە 5 دوو ئەنجام درا و ڕاستەکەی پێیان گوتین کە لە کۆبوونەوەکە جەختی لێ دەکەنەوە. بەڵام وا دیارە لە کۆبوونەوەکە و بڕیارانەی کە دران نەکرد لە بەرژەوەندی ئێمە نەبووە، بەڵکو وا دەرەکەوێت بڕیارەکان لە زیانی ئێمە دابوو بن. ئەو ڕۆژ هەر لەبەرەوە ئەوڕۆ خۆپشاندانمان ئەنجامدا هەم لە هەولێر و هەم لە سلێمانی، بە هیوای ئەوەی داواکانمان بۆ سەر و ئەوانیشەوە بگەێنین کە داواکانمان ئاراستەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. هیچ مەجالێکی تایە لەم ساڵدا دەرگای بۆیەوە بکرێتەوە؟ چونکە ئەوەنەی کە زانیاری بێلای من، ینی لە ناو هەمواری بودجێ ئەم ساڵا هیچ قسێ نەکراوە لەسەر دامەزراندنی نوێ. ڕاستەکەی و تێگەیشتنی ئێمە هەمانە ئەوەیە کە هێشتا دامەزراندن خۆی لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام زیادکردنی ئێمە بۆ لیستی موچە لە لای بەغدایە. بەڵام دامەزراندن لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمەش ینی هەوڵ دەدەین حکوومەت ڕێگەچارێکمان بۆ بدۆزێتەوە بۆ ئێمەش دامەزرێنرین، هەم ئێمەش لەو بێکاریە نەجاتدا، هەم سیستەمی پلەبەندیەکەش درێژە بکێشێ ئەوەی پزیشکی. زۆر باشە، گەڕێم وڵات ئێمە لای دکتۆرە ژیلیا. دکتۆرە خۆ ئەوەی کە کاک شکۆ باسێکە، ینی خۆ دامەزراندن لای حکوومەت بێ، پارەکە لای حکوومەتی عێراق بێ، بەڵام گرنگەکە پارەکەیە. خۆ ینی کە تۆ دامەسێ دەبێ موچەیەکت بۆ ببەسرێ ئەمجا بۆی کە دەوا بکەیت. بۆ نمونە ئەمڕۆ ئێوە کە خۆپشاندانتان کردووە، هیچ ئومێدێک هەیە یاخود تەنها وە بیرهێنانەوەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێوە هەن و دەبێت دابمەزرێن، یا ئەوە تا ئێوە شەوەتان بۆ یەکلایی بووەتەوە کە لەم ساڵە ناتوان دامەزرێت؟ بەڵێ، ڕاستیەکەی ئێمە کە ئەمڕۆ کۆبوونەوانە لە بەردەم بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانیە، دواتر هەنێک لە نوێنەرەکانمان
کە ئێمە دەستێکمان هەیە لەگەڵ بەڕێوەبەراتیا کە قسەیان ئەو زانیارەی کە ئەمڕۆ پێمان گەشتووە ئەوەیە کە ئێمە بەپێی یاسای عێراقی و بڵین ئەم یاسای کوردستانیش ئەگرێتەوانێ پزیشکی گشتی حاڵەتێکی جای بۆ دانراوە واتە ئێمە ئەبێ هەموو ساڵێک دابمەزرین ئەگەر کێشەی موچە هەبێ یان نەبێت یا هەر کێشەیەکی تریش هەبێت بۆیە ڕاستەکەی بەپێی ئەو یاسایە بێت ئێمە ئەو بڵین بڕیارانەی کە تازە ئەنجومەنی وەزیران دەری کردووە ئەو ڕێکارانە ڕاستەکەی ئێمە ناگرێتەوە بۆیە بەڵێ ئێمە ئەمەلمان هەیە و ئێستش ئەڵێن کە دامەزراندنی ئێمە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەبێ بە زووترین کاتیش دامان مەزرێنێت باشە هۆکارەکە چییە کە ئێوە ناگرێتەوە ئایا پێداویستی ئێوەیە لە ناو نەخۆشخانەکانە یا پزیشک کەمە پێویستیان بە ئێوەمانانە کە داتان مەزێنن ڕاستەکەی کۆمەڵی هۆکار هەیە یەکێک لە هۆکارەکان بەڵێ بێگومان ئەوەیە کە ئێستا لۆدێکی زۆر دروست بووە لە ناخۆشخانەکانە لەبەر ئەوەی ئێمە بڵین پزیشکەکانی کە ئێستا ئەوان دەوام ئەکەن شیفتەکانی ئێمەش پڕ ئەکەنەوە بۆچی لەبەری ئێمە لە سیستەمی بڵین لە تەندروستیە سیستەمێکی پلەبەندیمان هەیە ئەم پلەبەندیە هەموو ساڵێک دکتۆرەکان پلیان بەرز ئەکرێتەوانێ ئەچنا هەنێ شوێنەوە کە بڵین ساڵی پێشوو ئەو شوێنانیان نەکردووە یعنی شوێنەکانی شوێنی داوامکردنیان هەموو ساڵێک جیاوازە بۆ پێ بێ کە ئێمە تا ئێستا دانەمەزراوین ڕاستەکەی ئەو پلەبەندیە زۆر دواکەوتووە ئێمە ئەبووە مانگی 11 دابمەزراینەوە بەڵام ئەوان ئێستا ئیشی ئێمەشەکەن شیفتەکانیان زیای کردووە کاتژمێری کارکردنیشیان زیای کردووە جگە لەوە ئێمە بڵین وەکو پزیشکانی دەرچوو کە تەخەڕوجمان کردووە ناتوانین لە هیچ شوێنێکی کە ئیش بکەین ناتوانین بچین لە خستەخانە ئەهلیەکانە ئیش بکەین ناتوانین بچین لە دەروی وڵاتە ئیش دەرچووی زانکۆ حکومەکانن تەواو بەڵێ ئەهلیتانتیان نیە ئەهلیشمانتیایە بەڵام ئەوە زانکۆی کوردستانە ئەوانێکە هەمووی بڵین زانکۆی حکومیە و هەموو ساڵێکیش دامەزراون تەنها ئەم ساڵ نەبێ نازانین بە چه هۆکارێک دواکەوتووە زۆر باشە گەڕێم و لای جەنابیشت دکتۆر ژیارێ ئێوە هەست ناکەن جۆرێک لە بارگرانی بۆ ئێوەش دروستە بێ بۆ نمونە لە ناو زانکۆ تایبەتەکان کە دەرەچیا هیچ کاریگەری ناکە وڵایی کە بەڕاستی من پێشتر یانی لە ساڵانی ڕابردووە هەر ئێوەمانان بوون بۆنەوە پزیشکانی ددان بوون خۆپشاندانیانەکریان و ئەم بەشانە نابێت بکرێتەوە چکە بێتە بارگرانی بۆ یا خەڵکێکەیە بۆ نمونە بە دەرەجەیەکی کەمتر لەو شوێنانە بە پارە خوێنێت و وەروەکو ئێمەشە بێ لای ڕاستیەکەی خۆ ئەمە یەکەم ساڵ نییە بڵێن ئەو زانکۆ هەلێ تەخەڕوجیە دوسێ ساڵمە پێشەر تەخەڕوجیە بۆ داژمەزرا لەگە حکومەکان بۆیە لەسەر حکوومەت ئەگە بیەوێ باوەڕ ناکەم بارگرانێکی وا دروستکات چکە پێشتر کراوە بەڵام وەکوی بڵێم لە ئاهلی نابێت تۆعام کرێتەوە ئەوان با بڵێن بابەتێکی ترە لێرە باوەڕ ناکەم پێویستکە باس بکرێت زۆر باشە بەڵام ئێوە بۆچی ینی ڕێژەکە کەمە 1970 پزیشک ئەمە سەرتاسەری هەرێمی کوردستان ئێمە ئەوەندە بۆشاییمان هەیە کە دەبێ ئەمانە دابمەزێن و پڕیکەینەوە وڵی خۆ ئەگەر ئێستا بچن سەری ئاین نەخۆشخانە تەواریەکان تەبان ئێمە یەکەم سال لە 2 سال لە تەواریە خزمەتەکەن ئەگەر سەیری هەموو تەواریەکانی هەرێمی کوردستانکان ئەزان کە هێشتا کەمیشە نەک لەوەی زیابێت هەن هێشتا لەچا ئەو پێویستەیە کە نەخۆشخانە حکومەکان پێویستیانە هێشتا ژمارەکە کەمیش بۆ ئێوە لە فریاکەوتنە بێت داوامکەن هەموو ینی هەر بڵێ هین تەندروستی وایە لە هەرێمی کوردستان 6 ساڵ لە زانکۆ ئەخوێنیت باش اون بابەتە تەواریەکان زیاتر یان بڵێ ئێمە ئەواکەین و 2 ساڵ لە فریاکەوتنەکان ئەبێ خزمەتکەین ساڵێکی ژوەکو تەدەڕوج لە بنکە تەندروستیەکان ئەوەیە اینجا دوایەوە تەقدیمی ئینەک بڕانچادەک یعنی بەشەکان بەشی هەناوی و جەڕاح و ئەمان باشە بۆ نمونە دانەمەزراندنتان کاریگەری ئەبێت لەسەر ممارەسەکردنی ئێوە لە کاری پزیشکەکانتان بێگومان یا دواتانە خاکە ئێوە دوای خوێندنەکە بێ بە شوێکی پراکتیک کار بکەن لە شوێنێ بێگومان هەموو پزیشکێک کە زانکۆ تەواوکە ئەبێ بچێ خزمەت کات و ئەم خزمەتە لەگەڵەوەیە کە خزمەتەکەن و بۆیە مە ئیسفادەوەی لێکە کە لە بەرگەوتمان لەگەڵ نەخۆش و ئەو بابەتانی کە ئێمە هێشتا زانیاری بودمان نیە لە بابەتەکە پسپۆڕەکانیان ئێمەش لەگەڵ ئەوانە توورەکەین لە نەخۆشخانەکانە و زیاتر فێرمین لە بابەتەکە و ئەگەر ئەمە نەکەین ناتوانین
چین لە برانچادا بخوێن و بۆ پسپۆڕی وت بخوێن یعنی ئەو کاتە وەکو بۆرد وانێ ئەو بۆ ناتوان بۆ بۆرد خوێنن ناتوان بۆ بۆرد خوێن زۆر باشە بۆچی ئێوە ناتوانن لە نەخۆشخانە تایبەتەکان ئایشکەن وەڵانی کەرتی تایبەت بۆ نمونە تۆ پێویستیت بە کەرتی گشتی نەبێ بۆ تۆ دوجار پزیشکی بابەتەکە یەک دنیاخوانێ بڕێ نەخۆشخانەی تایبەتمانێ بەڵە کەرتی تایبەت ئەڵێ ئەبێت تۆ پێشتر تەجروبەوە بێ و هۆکارەکە شەستەکەم ئەوە بێدار بەڵەکەم بۆ ئەوە ڕاستەکەی ئێمە کە ئەو 2 ساڵە داوام ئەەکەین لە ئەبین بە پزیشکی نیشتەجێی خولاو ینی کە تەعینە بین ساڵی یەکەم و دووەم کە پێمانەوترێ پزیشکی نیشتەجێی خولاوی ئەکیوت و کۆرۆنیک ئەو بەشێکە لە خوێندنەکەمان ینی ئێمە ناتوانین ئەو شتە نەکەین ئەبێ ئیلا بیلا ئێمە دابمەزین لەبەرەوەی ئێمە ئەگەر ئەوە نەکەین ئەو کاتە خوێندنەکەمان بەناتاوە بۆ حسابەکرێ ئەو کاتە ناشتوانین بچینە دەرەوەی وڵاتیش ئاجاوە بۆ من گرنگ بوو ینی ئەمە قۆناغە ینی ئێوە قۆناغی دوای خوێندنەکەتان ئەمە یەکە بێ بکرێ بزەبێت ڕەنگە ئەوەندەی کە بۆ ئێوە پێویست بێ ئەوە بکەن وەکو قۆناغەکە تاوەکەن ئەوەندە لاتان گرنگ نەبێ وەکو مۆزوعی موچە و دامەزانەکە بەڵێ بێگومان ئەوەیە کێشەکە یعنی ئێمە زیاتر بەلامانەوە گرنگە کە خوێندنەکەمان تەواوکەین ینی وەکو وا بێ ئێمە شەهادەکەمان بە نیوەناچڕی بەجێ هێڵین و هیچ ئیسفادەیەکیشی نییە زۆر باشە گەڕێمە لایەوە با بچمە لای کاکشکۆ ئێوە ئەم هەوڵە پێشتر یاوتانە چاوەڕێی جوابتان کردووە یا بۆ ئێستا لەم کاتەیە دیسان داوا ئەکەنەوە بۆ نمونە لە 2024 بۆ داواتان نەکردووە بۆ نمونە ڕاستیەکەی ئێمە ینی بە دانیشتن لەگەڵ نوێنەرەکانی پێشووتمان بە دانیشتونە لەگەڵ وەزیری تەندروستی ئەوان بەڵێنیان داوە کە دامەزرێن زیاتر ئەو پرسە ینی لە مانگی نۆوە بنزیکەی لە مانگی نۆوە هەر 2 هەفتە جارێک 3 هەفتە جارێک هەواڵی ئەومان پێگەیشتووە کە ئێمە دادەمەزرێنرین ینی بە زووترین کات بەڵام لەسەرەوە هیچ بڕیارێکی فەرمی نەبووە تاوەکو 23 مانگی یەک کە 2 ڕۆژ بوو دوای بڵاوکردنەوەی یەکەم یاداژنامەمان گوتەبێژی وەزارەتی تەندروستی دکتۆر سەرکار هاتە سەرخەت و لێدوانێکی فەرمیدا کە تێدا ئاماژەی بەوەدا کە دەرچوانی ساڵی 2024 دادەمەزرێن و ئێستا دامەزرانیان لە پرۆسەدایە و خەریکە میلاکیان تەخسیس دەکرێت ئەوە لێدوانی گوتەبێژی وەزارەتی تەندروستی بوو کە جێگەی ئاماژە پێدانە ئێستا کە من ئەو قسەیە دەکەم لێدوانەکە ڕەشکراوەتەوە لە پێیجبووکی ڕەنگە ئەمە پێش دانوستانەکانیان بێ لەگەڵ حکوومەتی عێراق ڕەنگە بەڵێ پێش دانوستانەکانیان بوو لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام ئەوە تاکە بڕیاری فەرمیە کە دەرکراگەل لایەن وەزارەتی تەندروستی وە سەبارەت بە دامەزرانی ئێمە ئەتوانرێت ینی حکوومەتی هەرێمی کوردستان خۆم دامەزراندنە بەپی پێویستیاتە وەکو چۆن دانوستانە کرێ بۆ هێنانی موچۆ بۆ کۆمەڵە گرفتی کە ئەتوانرێ خۆ ئەم لیستەی ئێوەش ینی بدرێ بە حکوومەتی بۆ نمونە موچەکان وەکو دامەزان بدێ بە وەزارەتی دارایی و موچەتان بۆ ببەستێ بەڵێ بۆنە هەروەک دکتۆر ژیلەش ئاماژەی پێدا ڕەنگە کلێنێکی دەستوری هەبێ کە دەرفەت بە ئێمە بدەکە دامەزرێنرێن و وەکو هەر فەرمانبەرێکی دیکەی عێراق مامەڵەمان لەگەڵ نەکرێ بەڵام بەدەر لەوە یەک لە داواکاریەکانی ئێمە ئەوە بووە لە سەرەتا بڵاوکردنەوەی یاداژنامەکان ئەوە بووە کە وەزارەتی تەندروستی لەسەر هێڵ بێ لەگەڵمان ئاگادارمان کاتەوە کە پرۆسی دامەزرانی ئێمە بەکوێ گەیشتووە و ڕێکارەکان لە کوێن بۆ ئەوەی ئێمەش ئاگادار بین بزانین دۆخەکە لە چیدایە و بە چه ئاراستەیەک دەڕوە دامەزرانی ئێمە لەبەرەوەی ئەگەر بێت و هیچ هەواڵێک نەبێ هیچ هەواڵێکی فەرمی نەبێت لەلایەن وەزارەتی تەندروستی و کاتە کەلێن دروست دەبێت بۆ دەنگۆکان و بەڕاستی ینی ئەو بابەتەی ئێمە زۆر درێژەی کێشاوە ینی زۆر هەواڵی ناڕاست بڵاو بۆتەوە زۆر بەڵێنی نادروست درراوە کەەوەش دووبارە ینی وای کردووە زیاتر بێ ئەمەل بین لە دامەزراندن ئێوە هەڵتانەیە وەزیری تەندروستی ببینن لە نزیکەوە بۆ نمونە ینی گفتێکی دروستان پێ بدا کە بزان ینی چارەنووسیەوە چی لێ دێت وەک گوتم ئێمە جارێک لەگەڵ دکتۆر سامان دانیشتین و ڕاستەکەی بەڵێنیەوەی پێدان کە بیکاتە باس لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران لە 5/2 کە ئەنجام درا بەڵام دیارە هەتا ئێستا هیچ بڕیارێکی فەرمی لەسەر دۆخەکەی ئەمە نەدراوە و لە ڕۆژانی دواتریش هەوڵ دەدەین بزانین دێدوانێک وەرگرینەوە لە دکتۆر سامان دووبارە ئێوە هەنگاوەکانتان چی دەبیان ئەمڕۆ گردبوونەوەیەکتان کردووە بۆ نمونە هەنگاوی داهاتووتان چییە بێ بۆ ئەوەی کە بە شێوەیەکی مەدەنیانە داوای دامەزانەکەتان کرد
وەک دکتۆرژی و دکتۆر ژیاریش ئاماژەیان پێدا ینی سیستەمی تەندروستی سیستەمێکی پلەبەندیە دامەزرانی ئێمە پەیوەستە بەو دکتۆرانی کە لە ساڵانی پێش ئێمەشەوە دامەزرێنراون ئەنی ئەگەر بێت و ئێمە دامەزرێنرین ئەو کاتە سیستەمەکە بە تەواوی پەکی دەکەوێت ئەو دکتۆرانی کە دامەزرێنراون ناتوانن درێژە بە ئەزمموی پزیشکیان بدەن و لە پلەکانیان بچنە پێشەوە و دواتریش بۆ پسپۆڕی بخوێنن لەبەرەوە ینی بۆ خۆیان ئەوانش هەمویان کارتێکراون بەو دۆخێکی ئێستا ئێمەتیداین و بە هەمان شێوە ئەو قوتابیانی کە دەش خوێنن ئێستا ئەوانیش دووبارە کارتێکراون لەبەرەوەی ئەوان لەسەر و بنەمایە هات ڕەنگە هات بێتنە کۆلێژی پزیشکی کە دامەزراندن شتێکی حتمیە بەڵام لەبەرەوە ئەو دوو لایەنە هەم قوتابیەکان و هەم دکتۆرەکانی پێش خۆمانش ئەوانش کارتێکراون دەتوانین پەیوەندیان لەگەڵ بەستین و داوای ئەویان لێ بکەین دکتۆرەکانیش هەم بۆ وەزعی خۆیان نەک بۆ ئێمە بۆ وەزعی خۆیان داوای مانگرتنیان لێ بکەین و داوای هەڵبێزنواندنیان لێ بکەین کە ئەوەش پلانی داهاتوومانە ڕاستێکی یانی ئەگەر ئێوە بۆ نمونە ئەوانەی کە دەرچووی 2025 بۆ 26 بمێنێتەوە باگرانێکی کە بۆ سەرشانیەوە زیاترە کە ئەگەر ئێوە دانەمەزرێن ئەو کاتە ڕێژەکە زیاترە بێت خۆ بەڵێ بەدڵنیاییەوە ینی ئێستاگەر 3 بۆ 4 مانگی دیکە بەقەت ژمارەی ئێمە و ڕەنگە زیاتریش دەرچووی دیکەی پزیشکی گشتی بێنە ناوەزعکەوە ئەو کاتە باگرانەکە زۆر زیاتر دەبێت لەسەر حکومەتی هەرێم بۆەوەی دامامەزرێنێ ژمارەکە دوو ئەوەندە دەبێت دوو قات دەبێت ئەگەر ئێستا ڕێگە چارێک نەدۆزرێتەوە بۆ دامەزرانی ئەو ژمارەیە ئەو کاتە زۆر زەحمەتە ڕێگەیەک هەبێت بۆەوەی ژمارە دوو ئەوەندە مۆزەفە دامەزرێنرێ زۆر باشە گەڕێم و لات وڵی دکتۆر ژیابە جگە لە دامەزراندنەکە تۆزە باسی سیستەمی تەندروستی بکەین یانی ئێستا بەڕاستی بۆ چوونیەکەی لەسەر سیستەمی تەندروستی یا دەیانەوێت جۆرێک لە جۆرەکان سیستەمی گشتی پەک بخرێ خەڵک زیاتر بەلای کەرتی تایبەتا بڕوە ئێوە چۆنێ بینونۆک و گەنجێک وەکۆی کە ئێوە خوێندووتانە خەڵک سوود لە کامیان زیاتر وەرە ئەبینێت یعنی کە ئێوە خۆتانی چێکن لەوەی کە هەوڵێن لە گشتیەکە ئێوە دابمەرزێن و خزمەتکەن وڵاهی کەرتی تایبەت و کەرتی حکومی ئەمە شتێک لە دەستوری عێراقە کابێ کەرتی حکومی هەموو پێداویستیە چۆم لە تەندروستیەکان بۆ خەڵک دابینکە بەبێ بەرامبەر بێگومان ئیتر وەکۆی کەرتی تایبەت لە ڕاستیە هەر کەرتی تەندروستی نییە کە حکومەت حەزەکە بکات کەری تایبەتەوە خوێندنی هینەکان یعنی وەزارەتی پەروەردە و ئەمانە زیاتر بەرەو ئاهلیەکانەوە ئەمان وەزاری خوێنی باڵاو بەڵێ وەزاری خوێنی باڵا چەندین زانکۆ ئەهلیمان هەیە ئیتر وەکۆی نەخۆشخانەکانیش بەڕاستی حکومی زیاتر یعنی حکومیەکان فێرکارین بۆ ئێمە حکومیەکان زۆر باشترە ئەو وەکو کەرتی تایبەت هەرگیز وەکو حکومیەکە دەرناچێت وەکو فێرکار یعنی بۆچی مەجالەکە لەوێ زیاترە بۆ فێربوون لەوەی کە لە تایبەتەکە هەیە نەخۆشخانە حکومیەکان نەخۆشخانی فێرکارین واتە ئەو دکتۆرانی کەیان لە وەکو پسپۆر یعنی لەسەر یانە کە ئەوانی لە خوار خۆیان مقیم ئەقدەم و ئەمانە فێریانکەن بەس لە نەخۆشخانە تایبەتەکان ئەو ئینانەتیان ئەو مەرجانیانەکە وەکو فێرکاری بەکارێ خۆ لە ڕووی ئامێر و ینی کۆمەڵێک پێداویستی پزیشکی ینی ڕەنگە لە تایبەتەکە باشتر بێت بەردەستتر بێت لەوەی لە حکومەکە هەیە ڕاستە بەڵام هەر وەکو فێرکاریە گە بڵێم هەر حکومیەکە فێرکاریە نەخۆشخانی فێرکاریە بێ ئەنی ئەوژ مەرجی خۆی تێ باش بۆ تووری بەیانیان ئەبێ هەموو دکتۆرە بەیانی سعات هەش بێت تورکا بەسەر نەخۆشەکان و ئەمانە وەکو سیستەمی تێ سیستەمەکەی فێرکاریە بەڵام لە تایبەتەکەوانە ینی سیستەمێکی فێرکاری نییە نازانم زیاتر چۆن ڕوونیکەمە زیاتر لە هی نەچێت یعنی ئەو سیستەمەی کە لە ناو بەس بیناکە حساب نی ئەزانم تێگەم لە جەنابەوە تۆش هەمان بۆ چوونت هەیە ینی بۆچی بۆ ئێوە گرنگە لەوێ فێر بن سیستەمەکە کە تەندروستیە جیاوازی چێت لە تایبەت تۆ بۆ حکوومەت ڕاستەکەی ئێمە ئەو هەلانەی کە لە خستەخانە حکومیەکانە بۆمان ڕەخسێ لە ئەهلیەکانە بۆمان ناڕەخسێ لەبەروی ئێمە کە ئەچین لە خستەخانە ئەهلیەکانە دەوام ئەەکەین ئێمە تەنها وەکو کارمەندێک دەوامەکەین وەکو کارمەندێک چۆن پەرستارێک دەوامەکە یان دکتۆرێکی پسپۆر دەوام ئەکە زیاتر فێربوون نییە بۆ ئێمە بۆچی لەبەروی ئێمە ناتوانین لەویا هەنێ قەرار هەیە بیین یا هەنێ شت هەیە بۆ نمونە ناتوانین
وەکو چۆن بڵێ بیرکردنەوەی ڕخنەگرانی لێ بگرین بەڵام لە خستەخانە حکومیەکانە بۆ شێوەیە نیە ئێمە کۆنتاکتی بەردەواممان هەیە لەگەڵ دکتۆرە پسپۆڕەکانمانە ئێمە بڵین سیستەمێکمان هەیە کە نەخۆشەکان ئەبینین و ئەزانین ئەم نەخۆشە چی لێ و چی لێ نایەت و چه عیلاجێکی بۆ کراوە و بۆ شێوەیە ئێمە زیاتر فێر ئەبین وەکو خبرەیەک بۆ ئێمە زۆر باشترە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی پێداویستە پزیشکەکانەوە ینی هەست ناکەن بۆ نمونە حکومیەکە لاوااستر دەرەکەوێت بێگومان ئەوە شتێکە یعنی ناتوانین نکۆڵی لێ بکەین کە ئەو پێداویستانی لە خستەخانە ئەهلیەکانە هەیە لە حکومیەکانە کەمترە یاخود ئەستان هەر بەردەست نییە بە تایبەتی ئەم ماوەی ئەخیر کلێنێکی زۆر هەیە لە سیستەمی تەندروستیە بەڕاستی ئەمە لە نەخۆشخانە حکومیەکانە هەنێک فەحسی بڵێن سەرەتاییمان هەیە کە ناکرێت مەجبوری نەخۆشەکە ئەنێرینە دەرەوە فەحسەکان کات بە پارەی خۆی یان هەنە عیلاج هەیە ئەسڵەن نییە بە تایبەتی لە دەرەوەی شارەکان بۆ نمونە عیلاجێکی وەکو بەسیتی وەکو پاراستۆل جاری وا هەیە نامێنێ ئەمانە هەمووی کلێنە لە ناو سیستەمی تەندروستیە بەڵام هێشتاش هەر دکتۆرەکان لەوێ هەوڵی خۆیان ئەیەن بۆی بە باشترین شێوە خزمەتی نەخۆشەکان بکەن ڕاستیە ئەمەیە ئەوە بڵێم کە نەخۆشانە حکومیەکان زیاتر معنەویەت یانە زیاتریانی وەکو پزیشک و ئەمانە و نەخۆشخانە تایبەتەکان وەکو مادیات یانە زیاتر ئەجیزە و ئەمانە ڕاستە لە نەخۆشخانەی حکومی سیستەمی تیا سیستەمەکە فێرکاری ینی مقیمەکە چێ لەوێ خزمەتەکە لەگەڵەوە فێر ئەکرێ ینی سیستەمەکە فێرکار بەس لە تایبەتە ئەو شتە ینی جیاوازەکە سیستەمەکەیە خستەخانەکە ئەو مەجای ڕخساندووە بۆ ئێوە کە فێر بن بڵام لە تایبەتەکە نەڕەخساوە زیاتر ینی کاتەکە ئەکڕن بۆی کە کەسابەتەکە زیاتر مادی گەرایە لە بزە بدانی تۆ دکتۆرێکێک کە نەشتەگەریەکە ڕەنگە لە تایبەتەکە بەیانی ڕوا تایارە 15 نەشتەگەریکە مەجاالەوەی نییە کە تۆ فێرکە بەڵام لە گشتێکە ئەمە کەمترە بەڵام من ئەگەر لێو بپرسم بۆ نمونە دکتۆرەژی لە ینی ئێوە کە ئەخوێنن ئەم 6 ساڵە چۆن باسی سیستەمی تەندروستی ئەکرێ بۆ ئێوە ینی کە ئێمە لە وڵاتێکە ئەبێ سیستەمی تەندروستیمان بێ بەرامبەر بێ ئەمە دەستوری عێراقی ڕێگەی بەمەیاوە بەڵام ئێمە وا هەستەکەین لەم وڵاتەیە ینی کارێکەکرێ بۆ ئەوەی کە تۆ ئەمە هەمووی بکرێ بە پارە ئەنی نەخۆشێ تاوانی چییە ئەرکەکەی ئێوە جگەلەوەی خزمەت گوزاریە ئەرکێکی زۆر ئەخلاقیشە ینی تۆ گیانی مرۆڤێک بەدەست تۆیە کە بڕیاری لەسەرێ چۆن لای ئێوە لە خوێندنە پێناسەی ئەم کەسەکرێ ئەم لایەنە پەروەردەیەکەی بۆ نمونە لای ئێوە چۆن فێرەکرێ بێگومان جێگەی داخە بۆ ئێمەش زۆر پێمان ناخۆشە کە بەو شێوەیە کە کەرتی تەندروستی وای لێ هاتووە لە حکومیەکان چونکە بەڕاستی ئەبووە ئەو احتیمامی کە ئەدرێ بە کەرتی تایبەت ئەبووە بە کەرتی حکومی بدرایە اینجا ئێمە هەر لە سەرەتای دەستپێکردنمان بە کۆلێژی پزیشکی گشتی بە بەردەوامی ئێمە دکتۆرەکانمان لەگەڵمانە هەوڵ ئەیەن کە ئێمە ڕاستەکەی وجدانیەن و مرتاح بین وەک لەوەی کە فۆکسمان زیاتر لەسەر پارەکە بێت ینی زیاتر بۆ پارە پیاکردنەکە بێت و ئێمە بێگومان کاتێکە تەخەڕوجمان کردووە سوێنی یاساییمان خواردووە کە ئێمە یعنی ئیشەکەمان پیرۆزە و ئەخلاقیە ئەبێ پێش هەموو شتێ ئێمە نەخۆشەکە چارەسەرکەین نەک ئەوەی کە چاومان لە پارەکەەوە بێت بڕاش ناکەم هیچ دکتۆرێک لە ئێمە حەز بکا کە بۆ شێوەیە بێت و ئیشەکەی بۆ شێوەی لێبێ بەڵام ئیتر کە بۆ نمونە شتێک نەبێت لە بەردەست نەبێت لە خستەخانە حکومیەکان مەجبورە ئەو دکتۆرە پسپۆڕە یا هەر دکتۆرێکی کە بێ وەکو باسم کرد فەحسێکە نییە دەرمانێکە نییە مەجبورین بینێرینە دەرەوە بیکەین یعنی شتەکە وای لێ هاتووە ئێمە تعویزەکەینەوە بۆ ئەو کلێنانەی کە هەیە لە سیستەمی تەندروستیە جاری واشێ هەنێ پزیشکێ کە بۆ نمونە ینی لە نەخۆشخانە گشتیەکانە دەرفەتە قۆزێتەوە بۆەوەی کە نەخۆشەکەی استغلال کا بەوەی کە لە دەرەوە چارەسەریکە ئەمە لە چوارچەوەی چیایە چی پزیشکیایە ینی لە کاتێکا بۆ نمونە ڕەنگە لە گشتێکە توانێت چارەسەری بۆکە نەخێ نەشتەگەری بۆکە بەڵام ئەڵێ وەرە بۆ نۆرینگەکەم لە فلانە نەخۆشخانە توانم نەشتەگەرێت بۆ بکەم ئێمە ئەو کاتە یعنی ئەو پزیشکە کێشەی لەلایەنە پزیشکەکانە کێشە لەلایەنی ئینسانەکە یانیەوە من لێرە ناتوانم حکم بەم لەسەر ئەو کەسە بەڵام ئەگەر شتی وا ڕووبات چکە لە ڕاستیە من 6 ساڵ لەگەڵ ئەو پزیشکانەیە بمانی لەسەر خۆم بنیا فێر کردووە هەتا ئێستا شتیوان بە چای خۆم نەبینی ینی بڵێم کە من بینی بێتم بەڵام ئەگەر ئەو شتەش ڕوو بە کێشەکە لەلایەنی بڵێن
لایەنە تەندروستیەکانی ئەم کەسار خۆی لەلایەن ئینسانی و لە چونکە تۆ بەشێکی پەروەردە خوێندن پەروەردەکردنە بێگومان دوجارە خوێندکارێک وەکو ئێوە وەکو ئێمە کە دەرەچین سێری پەروەردەی مامۆستاکەیە پزیشکەکەکەین کە چۆن باسی پەروەردە و حاڵەتە ئینسانی و گشتیەکەمان بۆکە دوجار ئێمەش لەسەرەمە پەروەردای بێگومان ئەو کەسە یعنی هەر پزیشک نییە بڵێن یان ئەو کەسە کە بینین بەس پێناسێکن بۆی کە پزیشکەکە نەخی ئینسانێکە یعنی تۆ لایانی توبیەکەی جیاوازە و لایەن ئینسانەکە جیاوازە ئەوەی کە شتاکە لایانی ئینسانەکەی لاوازە یعنی لەوەچ لایەنە توبیەکەی زۆر باشی زۆر باشە کاک دکتۆر شکۆ پرسیارەکەی من بۆ جەنابەت ئەوەیە منیش پێم خۆشە فەرموو تێبینی خۆت بڵێ پرسیاری هەبێ بۆ جان خۆشە بوچێنی خۆم دەم لەسەر خەسەکان هەر پێم خۆشە بۆچنی خۆم دەم لەسەر خستخانە ئەهلیەکان و ڕاستەکەی ینی لە ماوەی 6 ساڵی خوێندنم لە خستخانە فێرکاریەکانی ناو شاری هەولێر ئەوم بۆ دەرکەوتووە ئەو توانە مرۆیی لە خستخانە حکومیەکان هەیە لە ڕادە بە دەرە ینی هەتا ئەو دکتۆر و ئەو پەرستار و ئەو کارمەندە تەندروستیانەی کە لە ناو خستخانە ئەهلیەکان دەوام دەکەن هەر هەمویان هەر لە ناو خستخانە حکومیەکان وجودیان هەیە بە زیاتریشەوە ینی توانە مرۆیی ئەو توانە مرۆیی لە ناو خستخانە حکومیەکان هەیە لە ڕادە بە دەرە بەڵام لەبەرەوەی خزمەت نەکراوە لەبەرەوەی بنمونە لایەنە لە ڕووی میدیاشەوە گرنگێکی ئەوتوی پێ نەدراوە لەبەرەوە وێنەیەکی ڕاستیەکەی لە ناو میدیا و لە ناو ئەلان وێنەیەکی ناشرینی بۆ دروست بوو بەڵام ئەوە ڕاستی بابەتەکە نییە ئەو هاوکاریە ناو خستخانە حکومیەکان بە خەڵکی دەکرێن زۆر زیاترە زۆر باشتریش ڕەنگە لە زۆر حاڵەتدا زۆر باشتر بێت لەو هاوکاریەکە لە خستخانە ئەهلیەکان خۆ دکتۆر شکۆ سێرگە وەڵام من لێرە پرسیارێکم هەیە لەسەر تێبینیمە لە سەقسەکانە ینی خۆ بۆ نمونە ڕاگەاندن یا چوزانم چاوی کامێرەکان شتێک دەگوازنەوە کە حەقیقەتە حەقیقەتەکە لە چییە بۆ نمونە ئێستا تۆ بتێونەتەوە هەردوو بەڕێزان باسیێوان کرد ئێستا سیستەمی گشتی لاوازە لە ڕووی نەشتەرگەری لە ڕووی پێداویستی پزیشکی تەنانەت بۆ نمونە داودەرمان خۆ جاری وا هەیە تۆ کەسێک بێوێ نەشتەرگەریە بکە بە ساڵێ سەری دەست ناکەوێ ناچارە بێ ئەمە کێ دروستی کردووە من حەقم نییە حکومە دەیەوێ ئەمە کا پزیشکەکانی کان دوجار تۆ ناچارەکەی ڕوو بکەیتە کەتی تایبەت بۆ ئەوی نەجاتت ببێ تەنانەت منم گفتوگۆیم لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستیێرا کردووە کە ئامانجەکە بە تایبەتکردنی کەتی تەندروستیە یعنی ئێستا خۆ نیمچە تایبەت کاری نیمچە تایبەت دەکرێت لە نەخۆشخانەکانە بۆ نمونە نەشتەرگەریەکی قەستەرە و باڵۆن لە نەخۆشخانە ئەکرێ بە ئامێری حکومەت 1.5 ملیۆن ئەسێنرێت ئەجا خۆی ڕەنگە یان ێستا بنمونە کە باسی لایەنە نەرێنیەکانی دەستگا حکومیەکان دەکرێن خستخانە حکومیەکان دەکرێت باسی ڕاستە باسی واقع نەرێنیەکان دەکرێت بەڵام باسیەوە ناکرێت بنمونە کە لە خستخانە حکومیەکان نەخۆش بەڕێ دەکرێت اینجا فەحسی بۆ بکریان دەرمانی بۆ بنووسریان چاوی بە پزیشکەوێ بە بەنزیکی بەخۆڕایی ئەو شتانی دەست دەکەوێت ینی ئەو ئەگەر بەراوردی لە ڕووی مادیەوە بەراوردی بکەیت لەگەڵ خستخانە ئەهلیەکان ئەو پارەی کە لە خستخانە حکومیەکان دەڕوە نەخۆشەکە ینی سەرفی دەکات هەر زۆر کەمە ینی چۆن بڵێ بنزیکەی بە خۆڕاییە ینی جاخۆ خەڵکیش و مێدەکان نەخۆشخانە گشتیەکانەوەندە چاک بن خەڵک لەوێ چارەسەر وەگرێ بەڕاستی و پارە زۆرە نەیە بە نەخۆشخانە تایبەتەکان و چارەسەری پێ بکرێ بەڵام هۆکارەکە ئەوەیە کە من باسم کرد ینی ئەم کارانە ناکرێ بۆیە خەڵک ناچارێ بێ ڕووەکاتە نەخۆشخانەی تایبەت ئەنا خەڵکێک لەکوێ بۆ نمونە پارەیەکەوەنە زۆری نییە بۆ نمونە لە چاودێری چ ڕابمێنێتەوە لە شەوێکا بۆ نوە 1.5 ملیۆنی یا 2 ملیۆن دیناری لێ بسێنرێ بەڵام کە تۆ بیتت نەبێ بۆی کە بخەوێ لەسەری ئەنجام هەر پێم خۆشە لێ دوانێک بدەم و شتێک زیادکەم بۆ ئەوەی کە هاوکارانم دکتۆر ژیلە و دکتۆر ژیار باسییان کرد خۆی ئاماژیان بە شتێکی زۆر گرنگدا گوتیان ئەگەر بێت و بنمونە ئێمە زیاد بکرین لەسەر حسابی حکومەت زیاد بکرین بۆ خستخانە ئەهلیەکان لەناو خستخانە ئەهلیەکان دەوام بکەین و حکومەتیش پارەی ئەمە بدەل ئینجا و پارەیە بنمونە ئەو دەنگۆیە هەبوو کە پارە لە خستخانە ئەهلیەکان وەرگێت و بیداتەوە ئێمە دکتۆر ژیلە ئاماژەی بەوەدا کە ئەو ژینگە فێرکاریە ناو خستخانە ئەهلیەکان نییە و ڕاستیەکەی ڕاستیش دەکە ئەو ژینگە فێرکاریە ناو خستخانە حکومیەکان هەیە ئەو هاوکاریە ینی بنمونە کە من ڕاستە مقیمم بەڵام
پسپۆڕێکی سەر و خۆم وەکو تەڵەبەی خۆی مامەڵم لەگەڵ دەکە و زۆرشی لێەوە فێر دەم ڕەنگە ئەو ژینگەیە نەبێت لە ناو خەسەخانە ئەهلیەکان بەڵام ئەگەر بێت و هەندێک ڕێکاری تایبەت بگیرێتە بەر دەکرێت لە ناو خەسەخانە ئەهلیەکانیش ئەو شتە بکرێ و ئاسانکاری زیاتریش بکرێ اینجا لە ڕووی مادیەوە بێ ساری خەسەخانە ئەهلیەکان دابەزێنرێ بۆی نەخۆشی زیاتر ڕووبکەنە خەسەخانە ئەهلیەکان ینی ئەو ناهاوسەنگی نێوان خەسەخانە حکومی و ئەهلیەکان کەم بێتەوە ژینگە فێرکاریەکە دروست بکرێت ناو خەسەخانە ئەهلیەکان و هەروەها ئێمەش بچین ینی لۆدی سەر حکومەتیش کەم بێتەوە بۆی ئێمە بچین لە خەسەخانە ئەهلیەکان دامەزرێنرێن و هەر ئەو خەسەخانە ئەهلیانە بێن پارەی ئێمە بدەن ڕەنگە ڕاستیەکەی ئەوە هەر ڕێگە چارەیەکیش بێ بۆ ئەوەی ئەو لۆدی دانەمەزرانەی کە هەیە لەسەر حکومەت نەک هەر لە بەشی توبی لە بەشەکانی دیکەش خەڵک دامەزرێنێن ڕووبکەنە کەرتی تایبەت. باشە دکتۆر شێرکۆ ئەگە پێم بڵێ ینی لە ڕووی زانستیەوە ئێوە کە دەخوێنن لە ماوەی ئەو 6 ساڵە ئاستەکە لە چی ئاسێکدایە لە ئاستی جیهانیایە یان نەخێر لە ئاستی لۆکاڵیایە دوجار بۆچی پزیشکێک کە دەرەچێت دواتر ئەوێ بۆن منە لە وڵاتێکی ئەوروپیا بخوێنێ بۆی ئاستەکەی بەرز کاتەوە یا تەنها ئەمە حەزە خۆی دەیەوێت لە دەروی وڵاتە بخوێنێ تەنیا دەتوانم ینی ڕای شخصی خۆم بڵێم هیچ پشتم بە هیچ پێوەرێکی بەڵگەی نەبەستووە بەڵام ڕاستیەکەی ئەوەی ئەو تێگەیشتنێکە من هەمە ئەو ئاستە زانستی کە دکتۆری ئێرە بەدەستی دێنێ لە ماوەی 6 ساڵی خوێنی پزیشکی هیچی کەمتر نییە گەر زیاتر نەبێت لەو خوێندنەی کە لەو ئاستە پزیشکی کە لە ڕۆژاوا دەستیان دەکەوێت تەنانەت سەرمێنەری ئەو قسەیە ئەوەیە کە ئەو دکتۆرانێک کە لێرە تەواوی دەکەن بەشێکی زۆریان زۆر بە ئاسانی دوای ئەنجامدانی تاقیکردنەوەیەک زۆر بە ئاسانی لە وڵاتانی ڕۆژاوا دەجیرانکەوەش هەر خۆی یەکێکی دیکەیە لە مەترسیەکانی دانەمەزرانی ئێمە ینی ئەو دکتۆرانی کە 18 ساڵە لێرە خوێندویانە 18 ساڵ بە خۆڕایی حکوومەت پارەی لەسەرف کردوون ینی خوێنی بنەڕەتی و ئامادەی و هەتا خوێنی زانکۆش بە خۆڕایی خوێندویانە ینی گوناحیانی ئەو شتە ئەو دارەکە 18 ساڵ حکوومەتی هەرێم ئاویداوە ئێستا لەبەر بێ بەرنامەی وەزارەتێک بسنە دەرەوە و ڕوو لە وڵاتانی ڕۆژئاوا بکەن و لەوێ ینی سوود لە توانەکانیان ببیندرێ لەبەرەوەی وڵاتانی ڕۆژاوا دایمە دەرگای کراوەیە بەڕووی دکتۆردا مانای ئەوەیە کە ئەو خوێندنەی کە ئەو ئاستە زانستێک ئێمە پێی دەگەین هیچی کەمتر نییە لەوەی وانیش. زۆر باشە دکتۆرە ژیلیاتۆ بۆچنە چیە لەسەرەوە پزیشکانی ئێمە خواخوایانە تەواوی بکەن یا گەرەوەی کە ئێوە باسێکەن ساڵێک دا بمەزێن یا 2 ساڵ و بڕۆن لە دەرەوە بخوێنن. ڕاستەکەی کێشەکان تا حدێک ڕوونە بۆ نمونە کێشەی سەرەکی کێشەی موچەیە کە بڵین مافێکی بنەڕەتیە لە ئێستا وەکو ئاگادارن کێشەی تێکەوتووە و چەند ساڵە ینی پزیشکی وا هەیە ئەڵێ لە ساڵەکە بڵین پێشووتر 3 مەعاشی وەرگرتووە یعنی دکتۆرێک کە بەو شێوەیە هیلاک بێ لە خەستەخانەکانە بە دڵسۆزی ئەو هەموو داوامە ئەکا ئەو هەموو شفتە ئەکا ئەو هەموو خەفەریاتی هەیە بێگومان ئەگەر وڵاتێک هەبێ پارێکی چاکی پێ با و قەدری بزانێ ئەچێ بۆ ئەو وڵاتە تووشیەماکەنەی بۆ ناچێت ڕاستەکەی لەسرە مێ بەڕاستی ینی ئێوە بۆچی ئەگەر پێتان وایە بەم شێوە ینی کێشەتان بۆ دروستە بێ سبێنێ وەکو دەزان لە موچار وایە ینی ئەوەنەی کە ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا هەر هەبێ و لێر و بەغدام کێشانەی بەڕاستی کێشەی موچە شەراوا بێ مانجێنایە بێ بڕۆن سێ وەفت بڕاتە بەغدا تا کێشەکە چاکە دوایە گەڕێتەوە ئەگەر ئێوە پێتان وایە پزیشکن بۆ نمونە دەرفەتیشتان بۆ دروستە بێت لە دەرەوە بخوێنن دواتر ینی مەجالەکە بۆ ئێوە بەهێزتر نییە کە بتوانن کارکەن ڕاستەکەی بەڵام کێ حەزەکە وڵاتی خۆی بەجێ بێڵێ ینی بەڕاستی ئەوە ئەتوان بڵم تەسحەیەکی زۆر گەورەیە ئەگەر یەکێک بچێتە دەرەوە بخوێنێ بەڵام چۆتە دەرەوە ینی ڕاستەکەی بەڵام ئەبێ ئێمە بیر لە هەموو لایەنەکان بکەینەوە پزیشک ڕۆبۆت نییە پزیشک مرۆڤە پێویستی بە عایلەی خۆیەتی پێویستی بە کۆمەڵگەی خۆیەتی پێویستی ینی هەموو ئینسانێک پێی خۆشترە لە شارەکەی خۆیان بێ وەکلۆی دەربەدەری وڵاتانی تبێ با پارە ژوەرگری خۆ هەموو شتێ پارە نییە ڕاستەکەی هەموو کەسێ لە وڵاتی خۆیان و لە شاری خۆیان لە ماڵی خۆیان لە ناو عایلەی خۆیان مرتاحە ینی ئەگەر یەکێک مەجبور نەبێ بۆچی ئەچێتە دەرەوە ئەگەر مەسەلە کێشەی موچە و کێشەی هەنێشتی تر نەبێ کە بەڕاستی کێشەکان بەم دوایە زیای کردووە حتا وەرگرتن لە بۆردا خەریکە هەمووی ئەبێ بە پارە و ئەبێ بە پارەڵەڵ ینی ئەگەرم کێشانە نەبێ هیچ کەسێک حەز ناکە شاری خۆی بەجێ بێڵێت و بڕوا دەربەدەر ئەمە کێشەکە پارەیە کێشەکە ئاستی بەرزکردنەوەی زانستیە
بۆ ئەو کەسانە ڕاستەکەی ئەو ئاستا ئەکرێ لێرەش بەرز بکرێتەوەوانێ ئەکرێ لێرەش پەرە بدرێ بە دکتۆرەکانمان بە شێوەیەکی باشتریش حتا کە پەرە بەخۆیان ناڕەخسێنن بەڵێ بێگومان دەرفەتەکان هەتا بێت ساڵ بە ساڵ کەمتر ئەبێتەوانێ هەتا بێت بەرەو خراپی ئەڕوا ینی بۆیە زۆربەی زۆری پزیشەکانیش هانایان بەرەو ئەوە بردووە کە بڕۆنە دەرەوە پسپۆڕەکانیان بەدەستبێنن ئێمە بۆ نمونە بە بچووکترین شت کاتێککە پزیشکێک بێ بچێ بۆردێک بخوێنە لە دەرەوە ئەگە لەسەر حسابی خۆشی بێ بە پارەش بێ کە هەموو شتێکی ئەکەوێتە سەر خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڵین سەپۆرتی ناکات پارەکەی بۆ نایەت بەڵام لێرە فەسڵ ئەکرێت یعنی ئەمە بچووکترین شتەکە ئەیتوانی ئەو بیکە بۆ پزیشکەکانی کە یارمەتی دەربێ ئیجازیان بۆ بکە هەتاوەکو خوێندنەکان تەواوکەن و بێن لێرە خزمەتکەن زۆر پزیشکی وامان هەیە کە حەزی کرۆ بێتەوە بۆ شارەکەی خۆی خزمەتی خەڵکەکەی خۆی بکە بەڵام ئەوە تا حکوومەت یارمەتی دەرمان نییە زۆر باشە لێرە من هەست ئەفوبایەک لێرە هەستەکەم هەرۆک چۆن هەموو کەسێک لایانی دەرونی نامرتاحە لە وڵاتە هەمووی هەروە نەگەر پزیش باش لەکۆتای خۆ پزیشکە مرۆڤە ئەویش لایانی دەرونی ناڕەحەتە وەکو دکتۆرە باسی کرد بۆ وەرگرتنی بۆرد یەک دنیا کێشت بۆ دروستەکان ئەڵێن ئەم ساڵ هەر کورسی ناکەینەوە بۆ فلان باش بۆ ئەی بەشەکان لەوێ زیاتر گرنگی پێیان زیاتریش دکتۆر وەرەگرن بۆ خوێندنی بۆرد لێرە ساڵ بە ساڵ بۆچی لە کاتێکا پێویستیشە خۆ وڵای پێویستیشە ئێستا ناو شارەکان ڕاستە ئەگە پزیشکیشی زۆر بێ بەڵام قەزاو ناحیەکان هێشتا چۆڵە ئەی من 6 ساڵە لە کەلار یەک دنیا ئەی نەقس هەیە لە بڵێن لە باشەکان باش هینی ورد ئێمە بەشی سەرەکیمانێ و بەشە وردەکانیشمانیانی هەناوی وردەبێتەوە بۆ پسپۆڕی وردی گورچی لەو ئەم شتانە ئەوە پسپۆری وردمانێ پسپۆری گشتیشمانێ لە قەزاو ناحیەکان یعنی ئەو نێ من بیزانم هیچ لە وردەکان زۆر کەمە یعنی پسپۆڕی وردەکان ئێوە خۆتان تاوەکو ئێستا بۆ نمونە چوونەتە ناو نەخۆشخانەکانە بۆ نمونە کاری پراکتیکی بکەن بێگومارە ئێمە 6 ساڵە لە زانکۆ لە 100 تا 6 ئەتوان بڵێم زیاتریشی ئیشەکان لە ناو خەسخانەیەوە بەتایبەت ئەم سیستەمە تازە کە هاتووە هەنی وای کردوە زیاتر ئێمە لە ناو خەسخانەیە فێرمیۆک لە ناو زانکۆکان چییە زیاتر چییە سیستەمەکە ئەمە تازە نوێ بەڵێ لەگەڵ وەرگرتنی ئێمە ینی ئەم وەجبەی ئێمە و سلێمانی و ئەمانە سیستەمێکی تازە هاتۆ پێڵێن تێگەڵ کێش یعنی زۆربەی ئەو شتانێکە ئەماخوێن لە ناو نەخۆشخانەکانە تا چەندێ بۆ نمونە هەتا ئێمە ئەو ئەفو بامەژ زافەکەم لە کەلارە و کێششمانە بوو یاون نەخۆشخانەکان فێرکاری نین ئەوە شەر کێشە بیان ئەو کاتە دوای وتیان نەخۆشخانەکان ئەوش فێرکارینە باشە لە کەلار تۆ جەناب لە کەلار بوویوانێ بەڵێ 6 ساڵ لە کەلار بۆ نمونە فریاکەوتنەیە بەڵێ فریاکەوتنی گشتی شەیداژات نایشێتەش بەڵێ ئەوە چۆن بۆ نمونە بۆ ئێوە ینی چەند پزیشک لەوێ بۆ نمونە بە پراکتیک کاتانتیا کرد ئەم قۆناغی دایمیشە گوتریانی تۆ کێشەی هەیە لە کەلار کێژەی پزیشک و ناو سیستەمە تەندروستیەکە پێداویستی پزیشکی و سپۆڕی هەیە حتا ئەو ساڵێک ئێمە وەرگیران ئەقدەمیش بۆ زۆربەی بەشەکان نەبوو یعنی بەس هەناوی جەراحە بوو ئێستا لە زۆربەی نەکانە زیابوون عین زۆربەی بەشەکان سپاس بەخۆ ئەوەیانی بەڵام وەکو ئەوەی بڵێم ئێمە وەجبێمە سەرداش کە وەرگیران 30 کەس بین دوای ئێستا لە کۆتایی قۆناغی شەش کە ئەم ساڵ تەخەروجمان کردووە عین ساڵی پار ژمارەمان 15 کەسە بۆ ئێمە هیچ کێشێک ڕووی نەیاوە یعنی خۆمان کەمین نەخۆشخانەکەش خۆی بچووکە بەڵام بۆ قۆناغەکانی دوای ئێمە ئەگەر نەخۆشخانەکان باش نەکرێن و نەخۆشخانی گەوردن نەکرێتەوە یعنی تەسەورەکەم بۆ ئەوان کێشە دروست بێ بەس ئێمە خۆمان کەم بووین زۆر کێشێکی ئەمە دروست نە باشە لای ئێوە کە دامەزرێن ینی شەد نییە لە ناو شارا بێ چۆن وەکو مامۆسا کە دامزێت سەرەتای نێرن بۆ قەزاو ناحیەکان دواترە گەڕێتەوە ناو شار لایەوە سیستەمەکە وایە ساڵی یەکەم ئێمە کە خزمەت دەگەن ساڵی یەکەممان هەر مانگێک لە شوێنێک نامانێتەوەیانی خزمەتەکە وایە ینی لە ئەریافەکان و لە ناو شاریش ئەین بەپی مانگەکەیە هەر مانگێک لە شوێنێک ناوێتەوە ینی لە قەزاو ناحیەکان کەلارە هەڵەبجێ سەیسایەقە پێنج جوانە دووکانە ئەمانە عادەتەن ینی کێشەیەکێ لە قەزاو ناحیەکانە یا بە تایبەتی لە گوندەکانە بنکەی تەندروستیتە بەڵام هیچ پزیشکێکی لێ نییە
ئەمە گرفت دروستەکە یاخود لۆدەکە زیادەکە لە ناو شار. ڕاستەکەی خۆی ئەوە بڵین بەڵگەیە لەسەر ئەوەی کە وەزارەتی تەندروستی پێویستی بە پزیشکی زیاترە. ئەگینا خۆی ئەبێ لە هەموو بنکە تەندروستەکانە پزیشکەکان کە پیانەوترێ ئەو ساڵات تەدەڕوج ئەبێ لە بنکە تەندروستەکانە داوام بکەن. بنکە تەندروستیەکان لە گوندەکان و قەزا و ناحەکانە لە هەموو شوێنێکە. بەڵێ ئەبێ هەموو شوێنێک دکتۆری لێ بە لە ناو شار تەندروستیش هەیە. عادەتەن پزیشکێکی پسپۆر لە بنکێکی تەندروستی داوام ناکە. پسپۆر نیە پیانە تەدەڕوجیان پێڵن. ساڵی سێمە بە زۆر باشە با لای کاک دکتۆر شکۆ. دکتۆر لای ئێوە چۆنە؟ هەڤلێری پایتەخت بەرفراوانە بێ ئێوە کێشەکان زیاتر بێ لە پزیشکوانە. بۆ خۆی خەستەخانەکانی ناو شار ڕاستەکەی بۆ خەستەخانەکانی ناو شاریش دایمە نەخۆش ژمارەی نەخۆش زیاترە ینی دایمە لە ساوترێت خوا پرسیارشکەم دکتۆر شکۆ ئێستا زۆربەی پسپۆڕەکان بە ئۆنکۆڵن ینی خۆ بە پێویستیە گەڕن و ناو نەخۆشخانەکان. ئەوانە پسپۆڕیەکانن نەک ئەوانەی کە تازە دادەمەزرێنانی ئەوانەی کە تازە دەدەچن ئێمە کە دادەمەزرین ڕاست خۆ دەبینە پزیشکی نیشتەجی خولاویان بارڵێن مقیم ئێمە دایمە ینی خەفەری لەناو خەستەخانە لەناو تەواریەکان یان لەناو خەستەخانەکان ئەتراف و لۆدێکی زۆریان لەسەرە هەم ئەوانەی ناو شار و هەم ئەوانەی دەرەوەی شار. ڕاستەکەی زۆربەی ئەو لۆدەی کە لەسەر خەستەخانەکانە لەسەر پزیشکانی تازە دامەزراوە لەسەر پزیشکانی نیشتەجەی خولاوە. ئەجا کە دادەمەزرێن ئێمە هەر لە سنووری پارێزگای هەولێر داوام دەکەین ئیدی بە گوێرەی جەدوەلەکە هەر جارە و هەرمانگە و لە شوێنێک لە خەستەخانەیەک داوام دەکەین. ڕەنگە ئەو خەستەخانەیە لە ناو شار بێ یان لە دەرەوەی شار بێ بەڵام بەمەرجێک لە سنووری پارێزگای هەولێر بێ و بە هەمان شێوە بۆ پارێزگاکانی دیکەش پێم وایە بە هەمان شێوەیە. زۆر باشە ئێوە لە ناو ئێوەیە بۆ نمونەی سا گرفتێکەیە لە ناو نەخۆشخانەکانە زیاتر پزیشکی بەنج زۆر کەمە. بۆ نمونە ئەگەر هەمان بێ ئەمانەیەک سەدا ئەمەزرێن یار جیازی نییە لەگەڵ ئێوەیە پزیشکی سەرکەر ئەوان پەیوەندی بە پسپۆڕی هەیە ئیدی پەیوەندی بە پسپۆڕی هەیە پێیوەستە بەوەی چەند لەو دکتۆرانەی کە اینجا پێویستەکە و قۆناغانە تێپەڕێن قۆناغی پزیشکی نیشتەجێی خولا و دامەزرەی و ئەو خزمەتە بکەی و ینی 2-3 ساڵ خزمەتەکە بکەی اینجا تەقدیمی ئەو پسپۆڕیە بکەی دی وەساوەتەوە سەرەوەی چەند خواستی لەسرە چەند دکتۆرەکان ڕغبەتی ئەویان هەیە بچنە ئەو پسپۆڕیانە ینی بنمونە ئەوەی کە باس کرد پزیشکی بەنج ڕەنگە بەو دواییە خواستی لەسەر کەم بێ یان خواستی لەسەر نەبێ ئەو کاتە پێویست دەکات ڕێکارێک بگیرێتە بەر اینجا ئاسانکاری بکە وەزارەت ئاسانکاری بکە بۆی بەشێکی زیاتر لە دکتۆرەکان بچنە ئەو پسپۆڕیە یان ئیمتیازاتی زیاد بکەیت ئەو پسپۆڕیە بۆەوەی بەشێکی زیاتر لە پزیشکەکان خواستی زیاتریان لەسەری هەبێ. بەڵام ڕاستەکەی دووبارە ئەوش وەساوەتەوە سەرەوەی کە ئێمە دامەزرێنین و چەند ساڵە خزمەت بکەین بۆەوەی هەر بگەینەوە قۆناغی کە بەدڵی خۆمانە و پسپۆڕی هەڵبژێرین کە دەمانەوێت بیکەین. وەڵا با قسێکی خۆشتان بۆ بکەم هەر باوە بەرنامەکەمان تۆزە وشک نەبێ هەمیشە باسیەوەکەن کە منداڵ بینەڵێ بۆچیە خوێنی وەڵا ببە بە پزیشک ئەبێ ببی بە دکتۆر. ئێساش بۆ نمونە هەر شتەکە وایە دکتۆر لای ئێمەوا چووە کە تۆ بی بە دکتۆر ئیتر دەوڵەمە نەبیت و ئیتر شوێنەکە و باشە بەڵام هێوش گرفتان زۆرە دکتۆر شکۆ سێرەکەی ئێوە لەکوێ ئەگەن بە هەنگوینەکە لەکوێ ئەگەن بە هەنگوینەکە ئێستا کۆمەڵە پزیشکی دیارێتر لە هەنگوینەکە خۆن بەڵام ئێوە ڕەنگە نیوێ عومرتانکەنم جاگەن بە هەنگوینەکە زۆربەی عومرمان نیوە زیاد فەرموو بۆ خۆی مقیمەکان دایمە پێشمەرگەکانی پێشەوە ینی ئەوانن کە فیشەکەیان بەردەکەوێت و کەمترین دەستکەوتیان هەیە لە وەزعەکە کە دادەمەزرەی زەختێکی زۆر لەسرە سترێسێکی نەفسی زۆر لەسرە ینی پزیشکانی نیشتەجێی خولا و هەم کاری جەسەیی ماندویان دەکا هەم لە ڕوە نەفسیەکەشەوە زۆر ماندی دەبن و هەروە لە ڕوە مادیەکەشەوە ڕاستەکەی بەقەت خزمەتی خۆیان شتێکی وایان دەست ناکەوێت. بەڵام دووبارە میدیاکانی هەر ڕاستەخۆ هەر دووبارە لە پزیشکانی نیشتەجێی خولاو دەکەنەوە لە بەرەوەی دایمە لەناو خەستەخانەکان دیارن ینی هەر ئەوانن کە ینی کارەکان دەکەن لەبەرەوە زۆرترین فشارەکە هەر لەسەرەوانە و کەچی کەمترین ئیمتیازاتیشیان هەیە لە کەرتی تەندروستی. دەستخۆش بێ باشی وەڵا دەرفەت بێەوە بەم کۆتا قسەتان
ینی با پرسیارەکە بۆ دوکتانە ڕوا بێت دکتۆرە ژیلیا پێم بڵێ بۆ نمونە هەنگاوی داهاتووتان چییە بێ ئێوە هەر بەردەوام بن لەسەرەوەی تا ئەنجامێکتانە بێ وەڵامێکتان دەدەنەوە لەلایەن حکوومەتەوە بەڵێ ئێمە ئەمڕۆ دووبارە بەیاننامێکی تازەمان بڵاو کردوانە لە بەیاننامەکەی ئاماژمان بە چەند خاڵە کردووە کە ئێمە یەکەم خاڵ ئەوەیە بە زووترین کات ئێمە دابمەزرین کە ئەوە گرنگترین شتە و ئەبێ بە زووترین کات بکرێت لەبەرەی ڕاستەکەی وەکو ئەیبینین زەرەرێکی زۆر کەوتووە لە هەموو لایەنەکان لە کەرتی تەندروستی دووەم شتیش ئەوەیە کە ڕاستەکەی ئێمە پێویستمان بە ڕوونکردنەوە هەیە ینی ئێمە ناکرێت بۆ شێوەیە پشتگوێ خراوین هیچ ڕوونکردنەوەیەکمان بۆ ناکرێت پێمان ناڵن کێشەکان چێ پێمان ناڵن ئیشەکانمان گەشتە بەچی هیچ کتابێکی ڕسمیمان پیشان نایەن داواکاری لەلایەنی پەیوەندیدار لە وەزیری تەندروستی لە سەرۆک وەزیران لە ئەنجومەنی وەزیران تکایە وەرنە سەرخەت با جوابمان بەن و ڕوونکردنەوەمان بۆ بن ئەگەر لە هەر حاڵەتێکە ئێمە جوابێکی ڕسمیمان دەست نەکە و یاخود کتابێکی ڕسمیمان نەبینی ئێمە بەردەوامە بین لە خۆ پیشاندارەکانمان هەتاوەکو ئەوان هەڵوێستیانە بێت زۆر باشە دکتۆر ژیار فەرموو هەر بابەتێک باسکەم ینی کۆتا قسەی وڵی لە بابەتی نەخۆشخانەی حکومی تایبەتەکە هەستم کرد وا دەرەکەوێت دیفاع لە حکومەت بکەین بەس ئێمە لە ڕاستە لێرە بۆ ینی نهاتین دیفاع لە حکومەت نەخۆشخانەی حکومی گرنگ ئەسان خۆی حکومەت ئێمە دانەوەزانانی ینی بە شتەکەوا لێ نیە بڵێن دیفاع لە حکومەتەکەین بەڵام وەکو نەخۆشخانە ینی جیاوازەکە بە زەوەیە نەخۆشخانەی حکومی سیستەمی فێرکاری تیا و بۆ نەخۆشیش ئەوە زیاتر سپاتی لەکە ئەگەر وڵا ئامێر و پێداویستی پزیشکیە بێ کەس بەڕاستی ڕوو ناکاتە تایبەت بێگومان باشترە ئەگەر خوا نەخوازار هەڵەیەکیش ڕوو بە یعنی ئەو پزیشکە لێ بەرپرسە بۆی ئەڵم بۆ نەخۆشیش ئەوەی خۆشە بە بەلاشی چارەسەرکەی بێگومان ئەوە لایەنێکی ترە پارە نایی ینی لە گۆتایەکە نەخۆشخانەی حکومی مادە عفوم مادی و معنەوی زیاتر کیانە باشترە بەڵام وەکو مادیش نەخۆشخانە تایبەتەکان ینی خۆزگە حکومەت کارێکی کردسیمانە بۆ ئەم کێشانمان بۆ دروست نە بێگومان ئەوە یەکێکە لە حەلەکان یان بۆ ئەم کاتە ئەوە یەکێک لە حەلەکان من زۆر سوپاسانەکەم دکتۆر ژیار عوسمان نوێنەری پزیشکانی دانەمەزراو لە گەرمیان کە ئامادە بووی هەروەها دکتۆرە ژیلیا عوسمان نوێنەری پزیشکانی دانەمەزراوی پلێمانی کە لەگەڵم بووی هەروەها زۆر سپاس بۆ تۆش دکتۆر شکۆ شێرکۆ نوێنەری پزیشکانی دانەمەزراو لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم بووی زۆر سپاس بۆ موتان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوون هەینیەکی خۆش بۆ هەمووتان.